ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. هەموو ڕۆژانێکی چوارشەمە کاتژمێر 7 ئێوارە ڤیدیۆیەکی هاوشێوەی ئەمە دەبینن کە 10 وشەی گرنگ لە خۆ دەگرێت لەگەڵ شێوەی بەکارهێنانیان. بینەرمان بن. وشەی یەکەم believe. believe واتە باوەڕی پێ هەیە. بۆ نمونە ئەڵێن some people believe everything they are told. Some people believe everything they are told. واتە هەندێک کەس بڕوا بە هەر شتێک ئەکەن کە پێیان ئەوترێت یاخود بڕوا بە هەموو شتێک ئەکەن کە پێیان ئەوترێت. نمونەیەکی ترە توانین بڵێن I believe humanity will colonize Mars in the near future. I believe humanity will colonize Mars in the near future. واتە بڕوام وایە کە مرۆڤایەتی لە داهاتوویەکی نزیکە دەست بەسەر هەسارەی مەریخدا بگرێت یاخود داگیری بکات. colonize واتە داگیرکردن، humanity واتە مرۆڤایەتی. وشەی دواترمان think واتە بیر دەکاتەوە. بۆ نمونە think before you say something واتە بیر بکەرەوە پێش ئەوەی شتێک بڵێیت. یاخود نمونەیەکی تر I have never thought you would think like that. I have never thought you would think like that. واتە تا ئێستا بیرم نەکردووەتەوە یاخود بڕوام نەکردووە کە بەو شێوازە بیر بکەیتەوە. لێرەدا وشەی thoughtم بەکارهێناوە کە شێوەی سێیەمی وشەی thinkە. ئێمە لێرەدا باسی گرامەر ناکەین بەڵام هەر لەبەرەوەی کە بیرخستنەوەیەک بێت. وشەی دواترمان doubt واتە گومانی هەیە. بۆ نمونە ئەڵێن if you doubt what I'm telling you, you can come and see for yourself. If you doubt what I am telling you, you can come and see for yourself. واتە ئەگەر گومانت هەیە لەوەی کە پێت ئەڵێم if you doubt what I am telling you, ئەگەر گومانت هەیە لەوەی کە پێت ئەڵێم you can come and see for yourself. ئەتوانی خۆت بیت و سەیری بکەیت. ئەمە لە کاتێکدا ئەتوانی ئەم قسەیە بکەیت کە بۆ نمونە بە تەلەفۆن لەگەڵ کەسێکا قسە ئەکەیت و تۆ قسەیەک بە کەسی بەرامبەر ئەڵێیت و ئەویش لەوانەیە هەست بکەیت کە گومان بکات بۆیە ئەم قسەی پێ ئەڵێیت. نمونەیەکی تر ئەتوانین بڵێن I have no doubt that you are going to be successful. I have no doubt that you are going to be successful. یاخود بە خێرایی توانین بڵێن I have no doubt that you're going to be successful. واتە هیچ گومانێکم نییە کە تۆ سەرکەوتوو ئەبیت. چوارەم وشەی ئەمڕۆمان decide واتە بڕیار دەدات. بۆ نمونە ئەڵێن I cannot decide on the job until I talk to my parents. I cannot decide on the job until I talk to my parents. ناتوانم بڕیار بدەم لەسەر کارەکە یاخود لەسەر ئیشەکە تاوەکو قسە لەگەڵ دایک و باوکم نەکەم. I cannot decide on the job until I talk to my parents. ناتوانم بڕیار لەسەر ئیشەکە بدەم تاوەکو قسە لەگەڵ دایک و باوکم نەکەم. Parents واتە دایک و باوک. نمونەی دواترمان let me know if you decide to come with me. Let me know if you decide to come with me. Let me know واتە پێم بڵێ ئەگەر بڕیارتدا کە لەگەڵ من بیت. Let me know if you decide to come with me. پێم بڵێ ئەگەر بڕیارتدا لەگەڵم بیت. وشەی پێنجەمان location واتە شوێن. بۆ نمونە price of houses changes based on the location. Price of houses changes based on the location. نرخی خانووەکان دەگۆڕێت بە گوێرەی شوێنەکەی. یاخود نمونەیەکی تر I used my GPS to find the location. I used my GPS to find the location. واتە GPS-ئەکەم بەکارهێنا بۆ ئەوەی شوێنەکە بدۆزمەوە.
وشەی شەشەممان view. view واتە دیمەن. بۆ نمونە the city has a nice view from the mountain. The city has a nice view from the mountain. واتە شارەکە دیمەنێکی جوانی هەیە لە شاخەکەەوە. مەبەست لەوەیە کە ئەگەر لە شاخەکەەوە سەیری شارەکە بکەیت دیمەنێکی جوانی هەیە. وشەی دواترمان use. use واتە بەکارهێنان. بۆ نمونە ئەتوانین بڵێین don't use your cell phone when you drive. Don't use your cell phone when you drive. واتە مۆبایلەکەت بەکار مەهێنە کاتێک سیارە لێخڕی. یاخود نمونەیەکی تر ئەتوانین بڵێین can I use your phone for a minute? Can I use your phone for a minute? واتە ئەتوانم مۆبایلەکەت بۆ دەقەیەک بەکار بهێنم. وشەی هەشتەمان behavior. behavior واتە ڕەفتار. بۆ نمونە ئەتوانین بڵێین that was a childish behavior. That was a childish behavior. واتە ئەوە ڕەفتارێکی مناڵانە بوو. واتە ئەوە ڕەفتارێکی مناڵانە بوو. یاخود نمونەیەکی تر an example of a bad behavior is when a child gets angry at his parents. An example of a bad behavior is when a child gets angry at his parents. واتە نمونەیەکی ڕەفتاری ناشرین یاخود ڕەفتاری خراپ ئەوەیە کە کاتێک مناڵێک لە دایک و باوکی تووڕە ئەبێت. وشەی نۆیەممان visit واتە سەردانی دەکات. بۆ نمونە ئەڵێن I visit my grandparents every week. I visit my grandparents every week. واتە سەردانی داپیر و نەنکم ئەکەم هەموو هەفتەیەک. grandparents واتە نەنک و باپیر هەردووکیان. وشەی کۆتاییمان spend. spend واتە خەرجکردن یاخود بەسەربردن. بۆ نمونە ئەڵێن I don't want to spend $1,000 on a phone. یاخود بە خێرایی ئەخوێنینەوە ئەڵێن I don't want to spend $1,000 on a phone. نامەوێت $1,000 خەرج بکەم لە کڕینی مۆبایلێکە یاخود لە مۆبایلێکە. نامەوێت $1,000 لە کڕینی مۆبایلێکە خەرج بکەم. نمونەی دواتر I spent most of my time reading books. I spent most of my time reading books. زۆربەی کاتەکانم بە خوێندنەوەی کتێبەوە بەسەر ئەبم. spend لێرەدا بە مانای بەسەربردن دێت. I spend most of my time reading books. زۆربەی کاتەکانم بە خوێندنەوەی کتێب بەسەر ئەبم. بەم شێوازەش هاتنە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان بەو هیوایی کە سوودێکمان پێگەیاندبن. تاوەکو هەفتەی داهاتوو خواتان لەگەڵ.